ئەو خۆشیانە یاخود بەدەستهێنانی ئامانجەکی کاتیە، یعنی ئەو خۆشە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە. يعني ئەوە دەبی ئەو دوو معادلەمان لە پێش چاوی بی، یعنی هەر وەکو چۆن ئەو خۆشیانی کەوا دەیچێژینی وەری دەگرین لەو ژیانە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە. پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن مامەڵ لەگەڵ ئەو خەمە بکەم، يعني زۆر جارە ئەمە تووشی خەم و خەفەت و معانات دەبێت. باشترین حەل ئەوەیە تەحدیدی خەمەکە بکەیت، تەحدیدی ئەو خەمە بکەیت. هۆکارەکان ئایا هۆکار چییە؟ ئایا دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم؟ دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم. پاشی ئەوەی ئەگەر دەتوانم هۆکارەکان چارەسەر بکەم، ئایا خاڵی بەهێزی من چییە لە بۆ چارەسەرکردنی ئەو هۆکاران؟ کەواتە ئەگەر مرۆڤ بە شێوازێکی لۆژیکی بیر بکاتە ئەو زۆر باشترە لەوەی بە شێوازێکی بڕک عاتفیانە بڕوانتە بارودۆخەکەی. لە هەندە حاڵەتی دەبی عاتفێ بەکاربین، بەس لە هەموو حاڵەتەکی نا بۆ گەنجێکی وەربگرین گەر عاشق بی لە گەنجی خۆی کچەکەی لە بۆ نەبوو بەهۆی ئەو کەم دەرامەت بووە. تەماشا دەکەی گەیشتە ئێستا ڕەنگە پارەشێبی داهاتی شێبی ژدیشی هەبی منداڵی شێبی مشتەژی هەیە، بەس تووشی چ بووەوە ڕاست دەرێ ئاخ لە بۆ یارە کۆنەکەم لەو ئاخ ئەر 24 ساعت فکر لەو شێ دەکا یارە کۆنەکەی کەلۆی نەبووە لە ڕابردووەکەیە ناست وەرە ئێستا بژی. ئایا ئەو کۆبڵەشتە چی ئێستا بەدەستە بهینایە؟ لە ئێستا چم بەدەستینایە؟ پێشتر خانوم لە ئێستا خانوم هەیە، پێشتر سیارەم لە ئێستا سیارەم هەیە، پێشتر ژنم نەبوو خێزانم نەبوو ئێستا خێزاندارم، منداڵم هەیە. ئەو شتم بەش ئەو نیعمەتە. ئەتوو شتێکی باشت بەبیری نامەوە بزانە کوردەواری خۆمان دەڵێ شەکری خەڵکی لە شەکری تو شیرنتر نییە. سیرکە ئەو ئۆتۆمبیلەی کە تو خۆزگەی بۆ دەخوازی کە ڕۆژێک لە ڕۆژان ئیتوو بواە و لە پەنایدا وێنە لەگەڵ بکردبایە، ڕەنگە خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەچێتە ناوی و سولفیشی لێدە و ڕەنگە وەکو کەرستە و ئامێرێکی گواستنەوەش بەکاری بینی، هیچ هەست بە جوانی ئەو ئۆتۆمبیلەش ناکە. ئەو باخەی کە ئەتوو حەزت دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئیتوو بایە و بچوبایە ناوی و لەژێر سێبەری دارەکان دانیشت بای، خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەستە ناوی و هیچ هەست بە بۆنی گوڵەکان و سێبەری دارەکانیش ناکاتون و ڕەنگە هیچ هەست بە جوانی ئەو باخەش نەکە. کێشەی مرۆڤی ئێمە ئەوەیە کاتێک کە شتێک دەبتە موڵچی ئێمە قەدر و قیمەتی نازانین، یعنی ئەمە کێشەمان لەگەڵ ڕوونشێت هەیە. ئێستا باسی ئەومان کرد گوتمان کاتێک کە ئینسان دەگاتە ئامانجەکە دەبتە موڵچی ئیتر قەدر و بەهایەکی لا نییە. لە کاتێکدا خۆی زۆر گرینگە ئینسان لە ژیاندا سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێبەخشیوە، چونکە ئەو نیعمەتانە ئێستا وەرە سیرکە ئەگەر مرۆڤ تۆزێک بە ژیری بیر بکاتەوە لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێبەخشیوە و لەسەر ئەوانەشی کە پێی نەبەخشیە، تەماشا دەکەی ئەو نیعمەتانی کە بەتوی بەخشیە زۆر زۆرترە لەوەی کە بەتوی نەبەخشیە. وەڵڵاهی وەرە ئێستا قایمەکی دانێ لیستەکی دانێ وەرە بینوسین بەیەکەوە بڵێم کاکە وەرە بزانم چەند نیعمەتە خوای گەورە بەتوی بەخشیە، بزانێت چەند شتی دەنووسین بەیەکەوە لەسەر یەک دوو شت کە خوای گەورە بەتوی نەبەخشیە. ئەتوو بۆ وا دەکەی مەسەلەن ئەو هەستە ناخۆشە لە خۆتدا دروست دەکەی کە هەستێکی مەسەلەن ناخۆش وەکوەی کە ئەو شتە بۆ تو نەبوویتە دنیا کۆتایی پێ.